بەڕێز دلاوەڕژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەوروپا لا بڕۆکسلەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر دلاوەر زۆر سپاس بۆ ئامادەبوونی. سەرەتا دەمەوێت بپرسم کە ئەم هەڵبژاردە بۆ خودی هەرێمی کوردستان چ گرنگیەکی هەبوو؟ ئەو کاتتان باش خۆتان دەزانن هەرێمی کوردستان بڕوای بە دیموکراسی هەیە و لەسەر بناغی دیموکراسی و هەڵبژاردن بنیاتراوە و ئەمەش هەڵبژاردنی ژێک لە پرەنسیپە سەر هەر گرنگ و سەرشەکانی ئەوەیە دیموکراسیە. واتە ئەگەر هەرێمێک وڵاتێک هەڵبژاردن لێبەڕەوە بچێت و سەرکەوتوانە بێت و بە تایبەتی ژمارەی زۆر لە خەڵک بەشداری تێدا بکات، ئەمە دەبێت هۆکاری ئەوەی کە ئەو وڵاتە زیاتر هەنگاوی نابێت بنەو هەڵبژاردن و بەرەو دیموکراسی و بەرەو گەڕان و بۆ ڕای خەڵک و ئەمەش خۆی لە خۆیدا سەرکەوتنەکە بۆ هەرێمی کوردستان. جگەل لەوەش هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە ماوەیەکە پراکتیسەی دیموکراسی دەکات، پرسیپەکانی دیموکراسی دەکات و بە قۆناغی جیازات تێپەڕیوە هەردەم لە نزیکەوە لەژێر چاودێری بە تایبەتی ئەو هێزانی کە پژەی لە پرۆسی دیموکراسی وڵاتانی تر دەکەن بۆ وەکو وڵاتانی نەدام لە یەکێتی ئەوروپا، وەکو ئەمریکا، وەکو نەتەوەی یەکگرتوەکان، ئەوانی کە بە تایبەتی پەیوەندی باشان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە و ئەم هەڵبژاردنی کە ئەنجام درا بێگومان هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی تر لە سەرکەوتن و وا دەکات کە زیاتر گرنگی پێ بدرێت لە ئاسی نێودەوڵەتی و بە تایبەتی لە ئاسی یەکێتی ئەوروپا. هەر دەمێ باز لەوەش بکەم هەر ئەو ڕۆژێمە کۆبوونەوەشی لەگەڵ شانجی عێراقی لە کۆبوونەوەشی یەکێتی ئەوروپا بوون، لەوێ هەر لە دەستپێکی کۆبوونەوەکە لانی ئەوروپی لە دەستپێک پیرۆزبایان لە هەرێمی کوردستان کرد، لە خەڵکی کوردستان کرد، لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد بۆ سەرکەوتنی پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و دووپاتیان کردەوە کەوان بەردەوام دەبن لە پژگیریکردن لە هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر، ئەم هەڵبژاردنەکە لە هەرێمی کوردستان ئەنجام درا بۆ پێگەی هەرێمی کوردستان، بۆ پەیوەندیە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی چۆن دەبێت و تێڕوانینی ئەوان چییە؟ بێگومان ئەمە کارگەری زۆر باشی دەبێت. هەروەکو لە ڕپۆرتاژەکەش هەندێک لە ڕێزان ئەندامانی پەرلەمانی ئەوروپا ئاماژیان پێدا، ئەو هێزانەی ئەو هێزانەی کە بڕوان بە دیموکراسی هەیە و لەسەر بناغی دیموکراسی و هەڵبژاردن بنیاتراون، بە تایبەتی وەکو ئاماژە پێدا یەکێتی ئەوروپا یان ئەمریکا، ئەمانە بەلایەن زۆر گرنگە کە هەرێمی کوردستان لەو پرۆسەی سەرکەوتوو بووە و دەکرد وە لەو ڕۆیەوە هەرێمی کوردستان لەوان نزیکتر دەبێتەوە. دەتوانین بڵێن ئەو بەهانەی کە ئەوان بڕوایان پێەیە لەگەڵ ئەو بەهانەی کە هەرێمی کوردستان بڕوای پێ و لە ڕۆی عەمەلی و پراکتیزە کردووە یەک دەگرنەوە، یەک دەخوێننەوە و ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی کە هەردوو لای یەکتر نزیک بنەوە و ببنە پاڵپشتێک بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی سیاسی و لەمەش گرنگتر لە شوێنێکدا لە ناوچەیەکدا کە خێراناویە کە پرۆسی دیموکراسی لە زۆر لە وڵاتانە ڕەنگە هەر نەکات لە پێشنەوەی بەڵکو هەر ئەنجامیش نەدرابێ، بۆیە هەرێمی کوردستان لەناو ئەو ناوچەیە خۆی زیاتر دیار دەخات و زیاتر دێتە پێشچاو و دەبێتە وەکو دوورگەیەکی پێشکەوتوو لە ڕووی دیموکراسیەوە سیر دەکرێت. بەڵێ دکتۆر، هەرێمی کوردستان هەر خۆی ناوچەیەکی زۆر ئارامە لە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی ئەو وڵاتانەی کە پەیوەندی بە هێزیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە چەند مەبەستیانە ئەم دیموکراسیەت و ئەم ئارامیە، ئەم سەقامگیریە لەم هەرێمە بچووکەی نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام بێت. دەتوانین بۆ وەڵامی ئەو پرسیارە بگەڕێنەوە بۆ ژمارەی ئەو سەردانانەی کە لە ماوەی ڕابردوو بەرپرسانی باڵای وڵاتان بە تایبەتی وڵاتانی ئەوروپا ئەمریکا هەرێمی کوردستان ئەنجامیان داوە. بێگومان ئەمە پەیوەندی هەیە بەو ئارامی کە هەرێمی کوردستان هەیە و بە تایبەتی ئەو سیاسەتە حەکیمانەی کە هەرێمی کوردستان بەڕێوەی بردووە بۆ ئەوەی ناوچەیەکی ئارام بنیاد بنێ، بۆ ئەوەی شوێنێک دروست بکات کە خەڵک بتوانێت لێ بە ئاسودوی ژیان بەسەر ببا، نەک تەنها خەڵکی هەرێمی کوردستان خۆی بەڵکو ئەو کەسانی کە دراوسی هەرێمی کوردستانن، ئەو خەڵکانی کە لەژێر هەڕەشە بوونە هەرێمی کوردستان بەکارهێناوە بۆ ئەوەی بتوانن لەوێ بپارێزرێن. ئەمە بێگومان خاڵکی گرنگی خاڵکی زۆر گرنگە لایەنی زۆر بەهێزی هەرێمی کوردستانەوە و شانازەکەشی بۆ خەڵکی کوردستان و بۆ سیاسەتی حەکیمانەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە و بۆتە هۆکارێک کە گرنگێکی زیاتری پێ بدێت لە ئاسی نێودەوڵەتی لەوەی کە پێشتر هەبووە. ئەمە بینومانە کە قۆناغ بە قۆناغ هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ لەو ڕۆوە بەرەو پێشەوە ڕۆیشتووە. لێرە ناوێنێ
دموکراسی کەمان پرفێکتە چونکە هەمومان دەزانین دموکراسی شەشی نسبیە و لە وڵات تا وڵات لە هەرێم تا هەرێم بە پێی هەڵومەرج و بە پێی پێگەی کۆمەڵایەتی و سیاسی ناوچەکە گۆڕانکاری بەسەردادێت بەڵام دیسانێکەش خواستی سەرخستنی هەڵبژاردن و دیموکراسی و پرەنسیپەکانی دیموکراسی ئەمە نامێن هەمویان ناوبەرن لێرە بەڵام ئەوانە هەمووی لە نزیکەوە چاودێری دەکرێت ئەو وڵاتانی کە لە هەرێمی کوردستان نوێنەرایەتیان هەیە شاندەکانیان کە دێن بۆ ڕاپۆرتانی کە پێیان دەگات ئەمە وای کردووە وا دەکات کە هەرێمی کوردستان پاڵپشتی زۆرترین نێودەوڵەتی پێدا بکات و بە تایبەتیش کە هەوارەی هەرێمی کوردستان زۆر دارباز دەکرێت کە لەژێر هەڕەشە بێ وا دەکات کە ئەو هەوارەی زیاتر پاڵپشتی نێودەوڵەتی بۆ دروست بێت و زیاتر پاڵپشتی بکرێت و بەرەو بەهێزبوونی زیاتر بڕوات. باشام هەڵبژاردنە چەند گرنگی هەبوو لە قوتارکردنی هەرێمی کوردستان لەو ململانێ هەرێمایەتیەی کە لە ناوچەکەدا هەیە؟ هەرێمی کوردستان خۆ ئاماژە فکر لە ناوچەیەکی قەیراناویە و دەتوانین بڵێن کە ئەنجامدانی خودی پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی ئارام بە شێوەیەکی لەسەرخۆ هێمنان و بەبێ توند و تیژی و هەروەها سەرکەوتنی پرۆسەکە و بەشداریشی ژمارەشی یەکجار زۆری خەڵکەکە ئەمە ئاماژەیەکی زۆر باشە بەوەی کە هەرێمی کوردستان هەر ئارامە و بەو ئارامیش دەمێنێتەوە و خەڵکەکەشی پاڵپشتی لە حکوومەتەکە لە حکوومەتی خۆیان دەکەن و لە بڕاشان بە پرۆسی دموکراسی هەیە و لەو بوارەوە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان سەرکەوتنشی دەتوان بڵێن مێژویان لەو هەڵومەرجە بە تایبەتی قەراناویە تۆمار کردووە بێ مەترسی چوونە سەر سندوقەکانی دەنگدان و وەکو دەتوانین بڵێن فستیڤالێکیش بوو بۆ زۆر لەو خەڵکانەکە بە جلی کوردی و بە خۆشی و بە دڵخۆشی چون دەنگی خۆیان داوم ئەمە ئاماژەیەکی زۆر باش بوو بۆەوەی کە ئەوان چەند بڕوان بە هەڵبژاردن و وەکو دیاردەیەکی دەتوانین بڵێن زۆر پۆزیتیڤ سەیری دەکەن. باشە دکتۆر، هەندێک لایەن لە ناوخۆی هەرێمی کوردستان هەوڵ دەدەن کە ئەم هەڵبژاردنە ناشرین بکەن، بەڵام خۆ چەندین چاودێری نێودەوڵەتی هەبوون کە چاودێری پرۆسەکەیان دەکرد. کۆمەلگای نێودەوڵەتی چۆن لە سەرکەوتنی ئەم پرۆسەیە باس دەکەن؟ هیچێک لەو لایەنانی کە ئێمە پەیوەندیمان لەگەڵان هەیە تا ئەو ساتەش بە شێوەک لە شێوەکان بە شێوەشی نەڕێنی باسان لەو پرۆسەیە نەکردووە بە پێچەوانەوە هەر هەمووی پێشوازی لێ دەکەن، پیرۆزبایی لێ دەکەن و دەستخۆشیش دەکەن. بێگومان هیچ هەڵبژاردنێک بێکەم و کورتی نابێ و تەنانەت ڕەنگە لە زۆر شوێن لە کار ئەزمموی دوور درێژات لە دەنگدانی کێشە هەبوو بێت، بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشیە و ئەوان دەستخۆشی لە خەڵکی کوردستان و بە تایبەتی سەرکەوتنی هەڵبژاردنەکە دەکەن ئەوەیە کە ژمارەی باش لە خەڵک بەشداری کردووە و بەپێی ئەو چاودێریکە ئەوانیش کردووانە هەڵبژاردنەکەی شەفاف بووە و فرتوفێرشی تێدا ئەنجام نەدراوە. ئەمە هەرچەندە ئەمڕۆ پرسیار لەوە کرا لە هەندێک شوێن کێشە لە جیهازەکان هەبووە ئەوە جیهازەکان نەیانتوانێت ئەمەش هەموو کوردستان بۆ نەیانتوانیوە وەکو پێویست ئەو ڕۆڵە ببینن. ئەمە لە زۆر شوێن هەیە بەڵام ئەمە دەبێت چارەسەر بکرێ. ئەمەش داوامان کرد کە بە تایبەتی بۆ هەڵبژاردنەکانی عێراق ئەو کێشانە نەمێنن و خەڵکەکە بتوانێت هەر هەموو خەڵکەکە بتوانێت بە شێوەشی بڵێن یەکسان مافی دەنگدانی هەبێت و دەنگەکەی خۆی بدات. دەست خۆش بەڕێز دلاوەراژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا، زۆر سپاس.